ئێمە لە ژیانداین بۆ ئەوە دروستکراین کە هەمیشە بتوانین یەکتری هەڵسەنگێنین، بتوانین کاری بەرامبەرەکەمان لە هەر بوارێکدا بێت. هەڵسەنگاندنێکی ئەوتۆی بۆ بکرێت زۆر جار لە نێو ڕاوەندەکانی خوێندندا نمرە دەکرێتە پێوەەر ئەمە یەکێک لە بابەتەکان. هەندێک جار لە هەندێک بواری تر و ژانری تردا زۆر جار ڕەخنەی دروستکەر و بنیاتنەر دەکرێتە پێوەەر و هەندێک جاریش ڕەخنەیەکی ترمانەیە کە ڕەخنەی ڕوخێنەرە. بۆی لەم تەوەرەدا باس لە ڕەخنە دەکەین بەگشتی و بیرکردنەوەی ڕەخنەیی چییە؟ یعنی ئێمە کاتێک کە بیر لە ڕەخناکەینەوە چۆن بیر لێ دەکەینەوە، ئەو کەسێک کە بیری لێ دەکاتەوە دەبێت تایبەتمەندی چی بێت، لە بواری ئەدەبی لە بواری پەروەردەیی ڕەخنە دەبێت چۆن بێت. دواتر ئێمە لەم تەوەرەدا مەبەسمانە چی بە ئێوە بگەینین کامە لە کۆتایی تەوەرەکەدا باسی دەکەین وادارین تا کۆتای پرۆگرامەکە لەگەڵمان بمێننەوە بۆی تێبگەین لەسەر بابەتە میانداری زۆر بەڕێز دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسۆدمان کردووە کە بەڕێزان مامۆسای زانکۆ و نووسەرن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. دکتۆر یامە خێر بێت. لەسەر چەمکی ڕەخنە بوەستین، ینی ڕەخنە جارێک چییە؟ دوای بیرکردنەوەی ڕەخنەیی چییە؟ بەڵێ ڕەخنە بە ماناگشتیەکەی یا بڵین مانای ڕەخنە بریتێ لە هەڵسەنگاندن. بێگومان یەکسەر کە باسی ڕەخناکەین لە سەرەتا ڕەخنەی ئەدەبی دێتە زەینی وەرگرەوە یا خوێنەرەوە، بەڵام چۆن لە ڕەخنەی ئەدەبیەوە بگوازینەوە بۆ بابەتیشی زۆر گرنگتر، بابەتیشی بەرینتر و فراوانتر کە پێوتری بیرکردنەوەی ڕەخنەیی. بیرکردنەوەی ڕەخنەیی بابەتیشی هێزگار گرنگە لە بەرەوەی ئێمە بۆ کەناڵ یا بۆ میدیایشی گشتی قساکەین بۆ بڵێ گوێگر و بینەرێکی گشتی و هەوڵە دەین لەم چوارچێوەیی کە ڕەخنەی ئەدەبی تیاقەتیس کراوە دەرچین بچینە ناو بابەتێکی تر. بۆ پێی ئەگەر بە شێوە تەقلیدیەکەی بە شێوە کلاسیکیەکەی باسی ڕەخنە بکەین بە تایبەتی ڕەخنەی ئەدەبی بریتێ لێ کۆڵینەوە لە تێکستی ئەدەبی و هەڵسەنگاندنی ئەو تێکستە لە ڕووی شێوە و ناڕۆک و لە ڕووی لایەنی هونەری و ئیستاتیشیەوە. و بێگومان پێوەری ئەم هەڵسانگاندە زۆرە، بڵین پێوەری چەشنا و چەشن بۆ هەڵسانگانی ڕەخنەی هەیە. بڵین لە سەردەمە کۆنەکانە پێوەری هەڵسەنگاندنی ئیمپرێشنیا خۆبەخۆ هەبووە، لە قۆناغێکی ترا پێوەری بڵین ڕەخنەی کۆمەڵایەتی یا دەرونی یا مێژووی هەبووە بە پێی میتۆت، لە قۆناغێکی ترا بڵین هەڵسەنگانی بنیادگەری و ڕەخنەی ڕۆشنبیر و چیتر و ئەمانە هەبووە. بەڵام من ئەمەوێ یەک شت ڕوون بکەمەوە لە بابەتی ڕەخنا، ڕەخنەی ئەدەبی یا ڕەخنەی دەرونی و ئەمانە زیاتر نوخبەویە یا دەستە بژێرە، زیاتر لای چەند کەسێک بوونی هەیە. ئەم کەسانی کە لە بواری ڕەخنەی ئەدەبی و ڕەخنەی بوارەکانی ترا کاریان کردووە زیاتر پسپۆر بوونە لەو بوارە کە ئەڵێم نوخبەویە دەستە بژێر لایەن چەند کەسێک کە تایبەتمەند بوون بە بابەتی ڕەخنەی ئەدەبیەوە. بەڵام هەموو کەس نابێ ڕەخنەگریشی ئەدەبی بێت، هەتا قوڵ نەبێتەوە قاڵ نەبێتەوە. بەڵێ ینی کە ئەڵێم پسپۆر بێ ینی ئەبێ لە ئەکادیمیا خوێنبێتەوە یا زۆر شارەزا بێ یا ڕۆشنبیریشی ئینسایکلۆپیدیایی هەبێ و نازانچی ئەمانە یعنی بەگشتی چوارچێوەیەکی هەیە قەتیس کراوە یا نوخبەویە. من ئەمەوێت لەمە دەرچم، یعنی ئەم قسانەی ئەم ڕۆمان ئەگەر ئێوەش پێتان باش بێ حەزەکەم ئاوا قسە بکەین لەم چوارچێوەیە دەرچین بینە ناو بابەتێکی ترەوە کە هەر پێوەستە بێگومان بە بابەتی ڕەخنە، پێوەستیشی زۆر ئۆرگانی و ڕاستەوە خۆی بە بابەتی ڕەخنەوە هەیە، ئیش بریتێ لە بیرکردنەوەی ڕەخنەیی. واتە بیرکردنەوەی ڕەخنەیی ئەم کارە لە نوخبە وەرەگرێتەوە، لە دەستە بژێر وەرەگرێتەوە ئەیا بە هەمووان، یعنی ڕەخنە لاوە دەرەچێت کەسێک ئەدیب بێ یان نووسەر بێ یا ڕەخنەگر بێ. ئەمە بابەتێک بوو لە چەندین دەی پێشووە هەبوو و تا ڕادێکی زۆر ڕەوازیشی هەبوو، بەڵام لەم دووسێدەیی کۆتاییە ڕەخنەی ئەدەبی پاشەکشە ئەکات. بۆ مانایە نا کە بایەخی نامێنێ، بەڵام پاشەکشە ئەکا بوار بۆ چەندین ئاستی تر، چەندین لایەنی تر، چەندین ڕاهەندی تری ڕەخنە ئەکاتەوە کە گرنگترینیان وەک ئاماژەم پێکرد بریتێ لە بیرکردنەوەی ڕەخنەیی. بۆ مانایە بەو پێی کە وەکو وتم لە چوارچێوەیەکی دیاریکراو یا لە دەستە بژێر دەرەچێت یێتە ناو هەمووان یا ڕەخنە ئەچێتە ناو هەموو تاشێکەوە. بە مانایشی ڕوونتر بڵێم هەموو کەسێک
هەموو کەسێک بەبێ جیاوازی بۆی هەیە ببێ بە ڕخنەگر بەڵام ئەو ڕخنەگرانە کە لە نووسریالای ڕخنەگریی ئەدەبیا هەیە بەڵکو لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی بیرکردنەوە لە ئاستی گفتوگۆکردن لە ئاستی پرسیارکردن لە ئاستی بەڵگەهێنانەوە تا دوایی ئەمانە ئەو بابەتانن کە وامان لێەکەن ڕخنە لەو دەستە بژێرەیە لەو کەسە وەرگرینەوە بیکەین بە بابەتێکی گشتی بیکەین بە بابەتێک کە هەموو کەسێک بتوانێت قسەی لەسەر بکە پرۆسەی بکە و لە ژیانی ڕۆژانەیە مامەڵەی لەگەڵ زۆر باشە دکتۆر کەواتە ئێستا ئەگەر هەموو کەسێک بتوانێت لەسەر بابەتەکان بیرکردنەوەیەکی ڕخنەیانەی هەبێ یاخود بتوانێت ڕخنە بگرێ هیچ مەرج و پێوەرێکدانراوە بۆ ئەم بابەتەش پێشتر باست لەوە کرد کە لە بواری ئەدەبیاتە پێویستە پسپۆڕیەکەت هەبێ ئەزمونێکت هەبێ لەو مەجاالە ئەنجا توانی کە ڕخنە بگری بەڵام دواتر لە ئێستا کە کراوەتەوە هەموو کەسێک دەتوانێت ڕخنە بگرێت و بۆ بە بیرکردنەوەی ڕخنەی ئەمە هیچ مەرج و پێوەری بۆ دانراوە ینی هەر کەسێک لە لای خۆی ئەگەر بابەتێک بخوێنێتەوە بابەتێکی کۆمەڵایەتی بێ یاخود دەر بابەتێکی تر بێ ئەتوانێت بە دڵی خۆی ڕخنە پێوەرەکان جیاوازن من وتم دەرچوون لە ڕخنەی ئەدەبیەوە بۆ ناو بیرکردنەوەی ڕخنەیی کە گشتگیرتر و سەرجەمگیرتر و فراوانترە پێوەرەکانیش ئەگۆڕێن پێوەر لە ڕخنەی دەیەکانی پێشوویە لە ڕخنەی ئەدەبیە بریتی بوو لە هەڵسەنگانی لە ڕووی شێوە و ناڕۆک و باشی و خراپی و لاری ئستاتیکی و ئەمانە هەنێک پێوەری دیاریکراو هەبوون بەڵام لە بیرکردنەوەی ڕخنەیە ئەو پێوەرانە نامێنن یان با بڵین ئەویش بە پێی بیرکردنەوەی ڕخنەی کە سنووری نییە پێوەرەکانیش فراوانترە بن و سنووری دیاریکراویان نامێنێ لێرەوە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەی تۆ بەمەوە ڕەنگە وا باش بێ پێناسیشی خێرایی بیرکردنەوەی ڕخنەیی بکەم ئەی بیرکردنەوەی ڕخنەیی خۆی چییە من وتم جیاوازە لە ڕخنەی ئەدەبی ئەی بیرکردنەوەی ڕخنەیی چییە کە یێتە ناو هەموو لای هەموو تاکێکەوە بیرکردنەوەی ڕخنەیی لە یەک ڕستەی زۆر سادا بریتە لە گەشەدان بە توانەکانی بیرکردنەوە گەشەدان دووبارەیەکەم و ڕستەکە بە توانەکانی بیرکردنەوە بۆ پێی هەموو کەسێک هەموو تاشێک هەموو ئینسانێک توانای بیرکردنەوەی هەیە و ئەبێ بیرکردنەوەی ڕخنەی وا لەیەکە گەشە بە و توانایی بیرکردنەوەوانە بدەیت لە ڕێگەی چیەوە یانی لە ڕێگەی چیەوە گەشە بە توانایی بیرکردنەوە دەی لە ڕێگەی هوشیاری ڕخنەگرانەوە یا هوشیاری ڕخنەگرتنەوە ئەمە بڵێ بەمانای شرەتوانم بڵێم هەموو تاچێک بیرکردنەوەی ڕخنەیی سەیری هەموو تاچێکەکات وەک قوارەیەکی بیرکردنەوەی ئازاد هەرێشێک لە ئێمە هەرێشێک لە تاکەکانی کۆمەلگا خۆی وابێتە بەرچاو من قوارەیەکی بیرکردنەوەی ئازادم ئەمە زۆر گرنگە لە بیرکردنەوەی ڕخنەیە لە چییە ئەتوانم گەشە بە تواناکانی خۆمدەم توانایی بیرکردنەوە لە ڕێگەی هوشیاری ڕخنەگرتنەوە ئەی هوشیاری ڕخنەگرتن چییە؟ یعنی چۆن من هوشیاری ڕخنەگرتنم ئەبێت تا بتوانم توانە بە گەشە بە توانەکانی بیرکردنەوەی خۆمدەم لە ڕێگەی سێ ڕەگەزی زۆر گرنگ یەکەم پرسیارکردن دووەم گفتوگۆکردن سێم بەڵگەهێنانەوە وتم هوشیاری ڕخنەیی هوشیاری ڕخنەیی چۆن دروستە بێ بۆی گەشە بە توانەکانی بیرکردنەوەی خۆت بدەیت لە ڕێگەی ئەم شتەوە بەردەوام پرسیار بکەیت و بەردەوام گفتوگۆ بکەیت و بەردەوامیش بتوانی بەڵگە بێنیتەوە ئەگەرێنیتەوە ڕخنەکە بێتە ڕخنەیەکی ڕوخێنەروانێ دکتۆر ئەم بڵین پرسیاری تۆ ئەچێتە ئەوەی کە من وتم گەشەدان بە توانەکانی خۆت ئەگەر پرسیارکردن و بە گفتوگۆکردنی لەگەڵان نەبێت تۆ بە تەنها لە ئاستی بیرکردنەوەی ڕخنەیە ئەمینیتەوە ڕەنگە زوو ئەو تاکە زوو بگەڕێتەوە بۆ ناو دۆگمایە بیرکردنەوە تون ڕەویەکانی خۆی تەمان ئامانجی بیرکردنەوەی ڕخنەیی بریتە لە دەرچوون لە تونڕەوی دەرچوون لە دۆگما ینی جمهوری عقایدی یا بەستەڵێکی بیرکردنەوە بیرکردنەوەی ڕخنەی واد لێکات تۆ لەو چوارچێوەیە دەرچیت بیرروباوەڕێکی تونڕەوانە تۆ بیرروباوەڕێکی داخراوتەیە ئیتر بیرروباوەڕی ئاینیە حزبیە ئایدۆلۆژیە نەتەوە پەرستیە هەرچیەکە ئەم بیرکردنەوە داخرا و تەسک بینە کە تۆ بەرەو کەسێکی تونڕە و ئەبات بیرکردنەوەی ڕخنەیەت ئەم چارچەوەیە لە تۆ ئەشکێنێت واد لێ کات تۆ خاوەنی بیرکردنەوەی خۆت بی وەکوتم بەچی هەمیشە پرسیار بکەیت و گفتوگۆ بکەیت یعنی چی پرسیار بکەیت گفتوگۆ بکەیت بەردەوام ینی تۆ تەسلیمی
ئەو ئایدۆلۆژیایە ئەو بیر و باوەڕە نەبیت بە ئاسانی یعنی هەمیشە تۆ بیرکردنەوەی خۆتە بێ هەمیشە لە دۆگمایە لەو چوارچێوە داخراوە بتوانی دەربچیت و لە ناو مێژووی هەموو بیر و باوەڕێک هەموو بیرکردنەوەیەک لە ناو سیاقی خۆیان لە ناو مێژووی خۆیان ببینی بۆ مانایی کە هیچ فکرێک بڵین هەموو شتێک ڕێژەگەرایە هیچ فکرێک هیچ بۆچوونێک هیچ ئایدایەک هیچ بیرکردنەوەیەک لە سەد ڕاست نییە و لە ساسەی ژاڵە نییە یعنی بیرکردنەوەی ڕخنەی ئێوێ پێت بڵێ هیچ شتێک دوا حەقیقەت نییە دوا بیرکردنەوە و دوا سنوور نییە بۆستێ هەمیشە تۆ بەرەو پێشەواتی گرنگتریش خاڵ لەم بابەتا بریتێ لە شکاندنی دۆگما شکاندنی بەستەڵێکی بیرکردنەوە باشە دکتۆر ینی مادام ئێمە ڕخنەمان لە ئاکادمیست وەرگرتەوە هەمومان بووین بە ڕخنەگەر دەبێت بەرامبەرەکەمان هۆشاریەوەی تێبگە ئەو ڕخنەی کە من ئاراستی یەکەم چ ڕخنەیەەکە پەرژینێک بە بۆ بینەران نەبێ بەجنێ و نەبێ بەوەی کە تەشیرکردن نەبێ بەوەی کە کەسی بەرامبەر وا تێبگات کە من مەبەستم بچووکردنەوەی ئەوە ئەم هۆشیارە چۆن پیاێت یعنی بۆ نمونە مادام ئێمە لە ئاکادمیست هاتی نەخوارەوە من ڕخنم لە جلوبەرگەکەی تۆگە ڕخنم لە چایەکەکە و لە دەست لە هەڵسو کەوتت تۆ چۆن لە منتیەک ئەم پرسیاری تۆ ئەمانباتەوە بۆ دوو خاڵ ئەبێت دیسان جارێککە ڕوونی بکەم یەکەمیان ڕخنە یا ڕخنەگرتن وەک بابەتێکی زانستی هوشیاری من باسی ئەماکەم نەک وەک ئەو بابەتەی بڵین بە چەمکە نێگەتیڤ و بە چەمکە سەلبیەکەی وەرگیراوە یعنی لە ئاستی گشتیا یا لە ئاستیشی فراوانە لە ناو کۆمەڵگا بەگشتی کە ئەڵەی ڕخنەگرتن یەکسەر بەمانای دەرخستنی ئای بوو ئارون دیوی ناشرین و یا ئەم لایەنە لە کاتێکا ڕخنا کە ئێمە بە ناچاری ئەم شەیە بەکارێنین دەنگلیزیشە کریتیکەڵ یان لە عەرەبیان نەقد لە کوریا ڕخنەگرتن ئێمە ئەمە بەکارێنین ئەم شێوەیە بەم شێوەیە هاتووە بەڵام ئەم بابەتێک کە ئێمە باسیەکەین زۆر دوورە لە ڕخنە وەک بەمانای سوکایەتی پێکردن یان بە نزم تەماشاکردن یان ڕخنەی لە ئاستی ئەوەی ئەمانە ناچن ناو ڕخگلەی و نازام ئەمانە ئازیزەکەت یانیشتڕخێکی لێگری لە دیوە خۆشەویستیەکەەوە بوون بەسندەوەی هەموو کەس لێمان وەکێک لە پەیامەکان تێگا ڕاستە یعنی مەبەستم ئەوەیە هەمیشە ئەم هوشیاریەمانە بێت بەرامبەر بە وشەی ڕخنە بەرامبەر بە چەمکی ڕخنە بەرامبەر بە تێگەیشتن ڕخنە کە ڕخنە مانایشی پۆزتیڤ و مانایشی باشی هەیە بۆچی لەبەرەوەی ڕخنە ئەبێتە هۆی ئاگادارکردنەوەی تۆ ڕخنە بە مانا پۆزتیڤەکەی ئەبێتە هۆی وشارکردنەوەی تۆ و دوجار ڕخنە بە مانا پۆزیتیڤەکەی ئەبێتە هۆی پێشکەوتنی تۆ بۆیە لە ژینگە کولتوریە پێشکەوتوەکانە یای لە وڵاتانی پێشکەوتووە نووسەران و ڕخنەگران و بیرمەندان و تەنانەت هەموو تاکێکی کۆمەلگا لە هەموو بوار و ئاستەکانە زۆر پێویستی بە ڕخنە هەیە زۆر حەزەکات تۆ ڕخنەی لێ بگری بە مانا پۆزتیڤەکەی یعنی بۆ مانایی تۆ لایەنی باش و لایەنی خراپ لایەنی داهێنان و لایەنی کەم و کورتی بۆ دەستنیشان بکەی بۆی بتوانێت پەرە بە لایەنە باشەکاندا و لایەنە کەم و کورتیەکان چاک بکاتەوە هەموو ئەوانەی کە تێگەیشتنیی بڵێ بڵی هوشیاریانیان بەرامبەر بە ڕخنە هەیە پێویستیان بەوە هەیە کە تۆ ڕخنیان لێ بگری نەک ئەو تێگەیشتنەیە ئەو هەستا هەل لە سەرتاوە کە یەکێک ڕخنە لێ بگرێ تۆ یەکسەر هەڵبچی یا پێت ناخۆش بێ یا بزانێت لە کەسایەتی تۆ یا بزانێت چی یعنی ئەم بیرکردنەوەیە لە ئاستی ئەوەی یەکەم جار بە باسمان کرد بیرکردنەوەی ڕخنەیی دوور تەخاتەوە لەم تێگەیشتن لە ڕخنە و نزیک تەخاتەوە لە تێگەیشتن دەرەخنا بە مانا ئیجابەکەی کەواتە بیرکردنەوەی ڕخنەیی یا ئەوەی لە ئەنگلیزیا پێوتێ critical thinking التفكير النقدي العربية بیرکردنەوەی ڕخنەیی وەکو وتم لە دەستەبژێر و لە نوخبە ئەسەنێت و ئیداتە هەموو کەسێک یعنی هەموو کەسێک بۆی هەیە لە ڕێگەی بیرکردنەوەی ڕخنەیەوە وشیاریشی ڕخنەگرانی بەرامبەر بە هەموو شتێکە بێت یعنی تۆ کتێبێک خوێنیتەوە تۆش بۆچوونی خۆتێ تۆش توانای بیرکردنەوەی خۆتەیە گفتوگۆ لەگەڵ ئەو کتێباکەی پرسیاری لەیەکەی گفتوگۆ ئەسازێنی لەگەڵ کتێب من وتم کتێبە ژینە لەگەڵ بیر و باوەڕێک لەگەڵ عقیدەیەک لەگەڵ ئایدۆلۆژیایەک لەگەڵ حزبێک لەگەڵ ئاینێک لەگەڵ ڕوتێک لەگەڵ کەلەپورێک لەگەڵ هەموو ئەمانە تۆ گفتوگۆکەی پرسیارەکەی و لەگەڵ تەنانەت دیاردەی کۆمەڵایەتیە تۆ دیاردەیەکی کۆمەڵایەتی ئەبینیت یەکسەر تەسلیمی نابێت بۆ نمونە
یەکێک لەو دیاردە خراپ و سەلبیانەی یەکێک لەو دیاردە نێگەتیڤانەی کە خەریکە لە ناو کۆمەلگا لە کۆمەلگای ئێمە خەریکە بە زەقی دەرەکەوێت میدیا دەوری زۆرە لە دێ ئەم لە بۆ مانای جاابەکە ئەڵێم لە دەرخستی ئەو دیاردە نێگەتیڤە بریتێ لە بەکارێنانی توموتیژی دژی ژنان ئیتر توموتیژی جەستەیی بێ کە لە کوشتی ژنان بە بیانی شەرەفەوە دەست پێکات تا توموتیژی جەستەیی بەمانالیان تا توموتیژی زارەشی جنێودان و سوکایەتی پێکردن و بەکارێنانی وشەی ناجۆر و ناشرین بەرامبەر بەژن یان توموتیژی هێمایی کە ئەمە کاریگەری زۆرتر بار حاڵ ئەمانە هەر هەموو بڵین ئەم شێ دەرخستی ئەم شێوە توموتیژیانە وات لەیەکا کە تۆ بەرامبەر بەو دیاردانش نەچتە ناو دیاردە کۆمەڵایەتیەکان یا دابوو نێریتی کۆمەڵایەتی تەسلیمی ئەوانە نەبی بیتە دەرەوە بیرکردنەوەی ڕخنەی واد لێکات کە تۆ وەکوتم لە ڕێگەی هوشیاری ڕخنەیەوە و لە ڕێگەی بیرکردنەوەی ڕێژەگەراییەوە کە هیچ شتێک دوا حقیقت نییە نەریتی کۆمەڵایەتی دوا سنوور نییە نەریتی کۆمەڵایەتی پیرۆز نییە آخر نەریتی کۆمەڵایەتی بەشێکی زۆری پاساو ئێنێتەوە بۆ بەکارێنانی تونوتیجی دژیژنان کەواتە بیرکردنەوەی ڕخنەیی لەو چواچەوەی دەرتەکات دنیایەکی زۆر بەرینتر و بڵین فراوانترت بۆ ئەخاتە بەردەست زۆر باشە دکتۆر باسی ئەوت کرد کە بیرکردنەوەی ڕخنەیی ئیتر وا لە تۆ ئۆکا کە بە شێوازێکی قەتیسماوی زۆر بیر نەکەیتەوە ئەو بەستەڵەکەی کە پێشتر ڕەنگە ڕخنەی تیاگیرابێ بەو شێوازە ڕخنە نەگری ئازادانە زیاتر ڕخنەکان بگری بە فراوانتر بابەتەکان بێتە بەرچاوت ئەم هەموو ئەم بابەتانی کە گفتوگۆت لەسەر کرد پەروەردەی خێزان و ئەو ژینگەی کە تاکەکانی تیا گەورە ئەبێت چ کاریگەریەکی هەیە لە سەریان چونکە وەک ئاریش ئاماژەی پێکرد و بە ڕزیشتان گفتوگویەکتان لەسەرم بابەتەکە ڕەنگە زۆربەی زۆرمان قبوڵی ڕخنەکان نەکەین ڕخنەمان لێ بگیرێ ڕەنگە بەرامبەرەکەت بە شێوازێکی باش ڕخنەکە ڕخنەیەکی دروستکەر بێ لە تۆ لێت بگرێ بەڵام ڕەنگە بەرام من بە شێوازێک تێبگەم کە ئەم ڕخنە ڕەنگە بۆ لێدانی منە ئەمە چۆن لە خێزانە کاری لەسەر بکرێت چۆن نەوەکان وا پەروەردە بکرن کە بە مشکێکی کراوە هەموو ئەو بابەتانی کە لە دوا ڕۆژایەتە بەردەستیان ئەو ڕخنانەی لیان ئەگیرێ بەکراوەی ببین و بە ئازادانە ببین ئەزانی وەک پێشتر ئاماژەم بۆ کرد یعنی ئەوەسەتە سەرەوەی تێگەیشتی ئێمە بۆ ڕخنە چییە ئەگەر تۆ پێشوەخت تێگەیشتنیشی سەلبیت بەرامبەر بە وشەی ڕخنەیە بەرامبەر بە چەشی ڕخنە چەمچی ڕخنە هەبێ ئەگەر پێشوەخت مۆزبێقن تۆ پێ دوابێ ئەو کەسەی کە ڕخنەیە گلەی یا پێشنیار یا بۆچوو نازانم ئەمانەت بۆ ئەخاتە بەردەست بۆچوونی جیاواز تەمان لەوەی کە تۆهەتە یا ڕفتاریشی تر تۆ ڕفتارێکە نواندووە ئەو ئاگدار دەکاتەوە یا تۆ شتێکت کردووە ئەو ڕخنە لێگرێت تا دوای ئەگەر تۆ پێشوەخت بۆچوونێکی نێگەتیڤت لەسەرەما هەبێ ئەوە پێشنیازی ئەو کەسە هەرچیەک بێت تۆ بە حساسیت بە هەڵچوونەوە وەریەگریت کە ئەمە خراپترین جۆری وەرگرتنی قوبولکردنی ڕخنەیە تۆ چۆن ڕخنەت قوبوڵە بێ بەوەی کە وشیاریت بەرامبەر بەوە هەبێ بێگومان بەرامبەرەکەش گرنگە ئەو کەسێک کە ڕخنە لێگرێ چێە چۆنە مەبەستی چییە بە چ شێوەیەک ئەو ڕخنەیەت ئاراستا ئاکات ئایا بەنیازێکی باش لە وشیاریەوە ڕخنە یان مەبەستی ئەوەیە سوکایەتیت پێ بکە بچێنێتەوە ئەو حاڵەتانش هەیە بەس ئەمانە ئەزانی ئەمانە هەمووی لەو بابەتە دەرەچێت کە ئێمە قسەی لەسەرەکەین بیرکردنەوەی ڕخنەی ئەمانە دێتە ناو ئاستیشی نزمی بڵین ئەوەی لە ناو کۆمەلگا بەکارێنرێ ینی ئێمە هەرچی زیاتر هەوڵ بدەین ئاستێکی بەرزترمان بۆ چەمچی ڕخنا بۆ تێگەیشتن لە ڕخنە هەبێت یای ئەمانەی کە تۆ ئەڵی شکاندنی یەکتر ئەمانە ناچن ناو ڕخنەوە بەڵکو ڕخنە بەمانە پۆزتیڤەکەی کە چۆن وا لە من کە ئاگاییم بەرامبەر بەو ڕفتار بەو نووسینە بەو بابەتە بەو بیر و باوەڕی خۆم هەبێت و چۆن من لە ڕێی لە ڕێی ئەو ڕخنەیەوە پێش بکەوم ڕەنگە ئەم پرسیارەی تۆ بەرەو هینمان بەرێ بەرەو ئەوەی کە پەیوەندی بیرکردنەوەی ڕخنەیی بە پەروەردەوە چییە چکە تۆ کە باسی خێزانەکەی پەیوەندی بە پەروەردەوە هەیە ئەمە چۆن لە ناو خێزانە بەکارێنێت یەکەمین جار لە ناو خێزانە چۆن بیرکردنەوەی ڕخنەیی دروستە بێ و ئەمە دیسان ئەمان باتە سەر پەیوەندی بیرکردنەوەی ڕخنەیی بە فەلسەفەی پەروەردەوە ئێمە لە زانکۆیە لە زانکۆکانە بەگشتی
یەک دوو دەرسەیە کە پەیوەندیان بە بیرکردنەوەی ڕخنەیەوە هەیە هیچێک لەوانە ساینتیفیک دیبیت یا گفتوگۆی زانستی گفتوگۆی زانستی لە مەرحەلەیەکی لە قۆناغی یەکەمی زانکۆکانە خوێندکار فێری ئەوە کرێت چۆن بیر بکاتەوە چۆن سیمینار پێشکەش بکات چۆن ڕخنە بگرێ و چۆن ڕخنەی لێ بگیرێ ئەمانەی بەلاوە ئاسایی بێ و چۆن گفتوگۆ بکات چۆن پرسیار بکات چۆن هەمیشە گومانی لەلا هەبێ گومان ببێتەوە هۆی پرسیار گومان بەمانە پۆزەتیڤەکەی بێگومان دەرسێکی تر هەر بە ناوی بیرکردنەوەی ڕخنەیی وانەیەکی تر کە زۆر گرنگە بریتە لە وانەی بیرکردنەوەی ڕخنەیی خوێنکار بیرکردنەوەی ڕخنەیی خوێنکار فێری ئەوە ئاکات کە شەرم نەکات نەترسێ قسە بکات بۆ چووی خۆی دەربڕێ گوزارشت لە تعبیر لە خۆی بکە و هەمیشە پرسیار بکە و ڕخنە بگرێ زۆر گرنگە ئەمە هەمیشە ڕخنە بگرێت تاوان ئەم شتانە پرسیارکردن بیرکردنەوە چیتر ئەمانە بەرە و چی ئێبا ڕخنە بگرێ و بەلایەوە زۆر ئاساییە ڕخنەی لێبژگرێ ڕخنە و ڕخنە لە خۆگرنی زۆر بەلایەوە ئاسایی بێ بەمانە پۆزیتیڤەکەی بۆ ئەمانە هەر هەموو ئەبنە هۆی بەرەو پێشبردنی ئەو کەسایی تر بیرکردنەوەی ئەمە بۆ خوێندکار ئێجگار گرنگە شتێکی تر فێری خوێندکارەکات بێگومان لە خێزانە تاکەکانی یاگە دایک و باوک بە وشیاریەوە مناڵ بەخێو بکەن و مامۆستا کە ڕۆڵێکی زۆر گرنگی لە زانکۆیا لە قوتابخانەکانە پێش زانکۆش چۆن وا لە خوێندکار بکات کە ئەو شتەی وەری ئەگرێ لە قوتابخانە دوا حقیقت نییە دوا زانیاری نییە تەنانەت ئەو شتەی مامۆستا ژێڵێ مەرجی ئەوەی مامۆستا ئێڵێ هەمووی 100% ڕاز بێ یای خوێندکار فێری ئەوە بکرێ ئەوەی مامۆستایەڵێت 100% ڕاز نییە ئەمە بە تایبەتی لە زانکۆکانە ئێمە هەوڵەدەین ئەوە بکەین ئەمە هانی خوێندکارەدات بۆ ئەوەی بتوانێت گفتوگۆ لەگەڵ مامۆستا بکە مامۆستا تەمان وەکو ئینسان ئایژینە گفتوگۆ لەگەڵ ئایدیا گفتوگۆ لەگەڵ بیر و بۆچوون لەگەڵ بیر و باوەڕ پرسیار بکە پرسیارکردن بە تەبیعەتی حاڵ ئەبێتە هۆی گفتوگۆکردن و گفتوگۆکردن بە تەبیعەتی حاڵ واد لەیەکە هەمیشە بەڵگە بهێنیتەوە قسەکانت لە بۆشاییە نەبێت دکتۆر لەماوەی خولەکە وەڵام بیتەوە ڕخنە ڕێگامان بۆ کورتەکاتەوە بۆ نمونەیەکە ڕۆنیەکەم بەم سۆگری یەک نمونە ڕوونەکەمە بۆی زیاتر لای بینەرنجمان ڕوون بێت بۆ نمونە من و هاوکارم ئاژین بۆ نمونە ئەو فیلمێکی بینیوە یان چۆ بۆ سینەما فیلمێکی بینیوە زۆر جاریە بە منەڵە مەچۆ فیلمەکە من بینیومە بە بیرکردنەوەی ڕخنانەی خۆی هەڵسەنگانێکی بۆ فیلمەکە کردووە ئیتر ئەمە بۆ فیلم بۆ کتێب بۆ هەموو بارێکی ژیان ڕاستە بۆ هەموو شتێک ئەو ڕێگا کورتی ئەو من چۆن ئەتیباری بۆ دابنێ ئەو کە پێتەڵێ فیلمەکەم بینیوە مەچۆ ئەوە سێتە سەر ئاستی هوشیاری و ئاستی بیرکردنەوەی ڕخنەیی تۆ یعنی تۆ یەکسەرە چیتە ژێر قسەکەی ئەوە یەکسەر کاریگەری بی بە قسەکەی ئەو یەکسەڵی وەڵا ڕاستەکە یان نەخێر تۆ ئەڵەی تۆ بە بۆچوونی تۆ بە بینینی تۆ لە دیدی تۆ لە چاوی تۆ لە زەینی تۆ و لە لێکدانەوە ڕاوەکردنی تۆ ئەم فیلمە وایە ڕەنگە من فیلمەکە ببینم بۆچوونێکی تر بیرکردنەوەیکی تر ڕاوەکردنیێکی ترم بۆ ئەم فیلمە هەبێ و ئەمە گرنگە کە منیش بیبینم و منیش بۆچوونێکی ترم هەبێ منەوە تۆ بین گفتوگۆ بکەین بۆچی لای تۆ وایە لای من بەم شێوەیە ئەم گفتوگۆکردنەوە کوتم بەمانە ئیجێبەکەی ئێجگار گرنگە بۆ پێشکەشکردنی بابەتی تر حقیقەتی تر ئایدیایی تر بۆ پێی کە هەرگیز یەک ئایدیا یەک بۆچوون یەک حقیقەت یەک ئیشتی ڕەهاگەری نییە هەموو شتێک ڕێژەگەرایە لای تۆ بۆچوونێکە لای ئەوی تر بۆچوونێکی ترەیە تۆتە یەک دقه ئەگەر نیو دقه مەجالم بیت بیرکردنەوەی ڕخنەیی پەیوەستە بە بابەتێکی ترەوە ئێجگار گرنگە من وتم بیرکردنەوەی ڕخنەیی وا سەیری تاگەکە وا سەیری تۆکە کە تۆ قەوارەیەکی بیرکەرەوەیت تۆ ئینسانێکی بیرکەرەوەی ئەمە بەتەنانە تۆ ئینسانێکی بیرکەرەوەیت ئینسانێکی بیرکەرەوەی ئازادیت ئەمە زۆر گرنگە ئەگەر تۆ ئینسانێکی بیرکەرەوەی ئازاد بیت یعنی هوشیاری ڕخەمە لە ئاستی میدیا شاوایە لە ئاستی پرسیارەکانی ئێوە لە ئاستێوانەی بابەتی جیاواز لە میدیاکانە کە پێشکەشەکەن ئەوەی کە من ئەڵێم لە بیرکردنەوەی ڕخنەیە گرنگە بیرکردنەوەی ڕخنەیە هەرگیز لەگەڵ بیرکردنەوەی کۆ یا بیرکردنەوەی دەستە جەمعیە ناگونجێت ناکۆکە لەگەڵ بیرکردنەوەی دەستە جەمعی بیرکردنەوەی دەستە جەمعی یعنی چی یعنی ئەم کۆمەڵە کەسە ئەم گروپە ئەم ئاینە ئەم ڕەوتە ئەم حیزبە هەر هەمویان وەکو یەک بیرەکەنەوە نەخێر من بیرکردنەوەی ترمێ من بۆچوونم ترمێ من پرسیارمێ من گومانم هەیە من شیاری ڕخنەیمێ من ڕخ ناگرم بۆچووی
ئەمە زۆر گرنگە کە ئەڵێن بیرکردنەوەی ڕخنەیی لەگەڵ بیرکردنەوەی دەستە جەمعیە ناکۆکە پەرە پێدان و گەشە پێدان و تێگەیاندنی خوێندکاران یا تاکەکانی کۆمەلگا بەگشتی ئێجگاری گرنگە لە مەسەلەی بیرکردنەوەی ڕخنەیە کە تۆ خۆت بیت خۆتیت خۆت توانای خۆتێت خۆت بیرکردنەوە بۆ چووی خۆتێت تامانەمەوە لەو خوێندکارە و لەو کەس و لەو تاکەکە هەمیشە کەسیشی ئاکتیڤ و چالاک بێت خوێنێریشی پاسیب نەبێ یەکسەر تەسلیمی بیر و باوەڕ و کتێب و ئایدۆلۆژیا و دین و ڕەوت و حزب و شتەکان نەبێ بەڵکو خۆیشی دیالۆگ بکە کەسیشی ئاکتیڤ بێت و هیوادارم گەیشت بێ ئەم دەستەکانە خۆش بێت دکتۆر ڕوون کردەوە دکتۆر نەزاد ئەحمەد ئەسوەد نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بۆم بەدەبوون سپاس بۆ تۆ دکتۆر گیان بە بیرکردنەوەیکی ئەرێنیانەی ڕەخنیانە قسەکانی بۆ کردن دڵنیان مەگاتە جێ خۆی دووبارە سپاس دەستەکانە خۆش بێت دکتۆر گیان بەڵێ